شاور بە هەموو قووەتی میسر کە لەگەڵ یابوو زایدەن هەموو خاچپەرستەکان هێرشیان کرد بۆ شێ هێرشیان کرد بۆ 2000 کەسی ئەسەدەدین شێرکۆ. ئەسەدەدین شێرکۆ لەو بەری نەهری نیلە، نورەدین لەم بەرە، واتە نورەدین زەنکی ساکێنە لە شەرقە. ئەمان پەڕیونەتەوە بە ڕووباری نیلا چوونەتە ئەو بەرەوە، چوونەتە ڕۆژ ئاواوە. ئەسەدەدین شێرکۆ چی بکەین؟ 2000 کەسی وتیان قوربان ئێمە 2000 کەسین ئایساکەنە بێنە گیانمان ئەوان سەدەها هەزارن لە قوی ئێمەیان نییە، پاشەک شەشکەین و ڕاشکەین هیچی لەسەر نییە. ئێمە با بچینەوە ئەمبەری نیل شەڕیشکەین، ئەگەر ڕامان کرد ئەگەڕینەوە بۆ شام، بەیساکەنە تۆ لێرەنەیە بەرەڵامانەکەی لێرەنەیە بشکەین ئەڕۆین بۆ لیبیا و ئەچین بۆ مەنتەقەی بیابان، هیچمان بەدەسەوە نییە، پەرتەبین هەر خەڵکەمان خوا. ئەم خەڵکی چی ئێمە ناناسی، ئێمە خەڵکێکی غەریبی لێرانەیە. 2000 کەس ئێمە لێرەنەیە چی بکەین؟ بەشەرتە لە ڕێگە کۆمەڵێکیان بەهۆی گێژەڵ و کەو بەهۆی عاسیفەوە لە ناوچوو بوون. پیاوێکیان هەستا کوڕێکی گەنجی خۆتان ئاسایی کاڵێ مەملووکی نورەدین زەنکی بوو، قوتابی ئەو بوو. تی جۆ بگرن ئێوە چەند ساڵە و چەند مانگە نورەدین زەنکی معاشی پێشمەرگایەتیتان هەیاتێ، هەدایی و ئەرز و ئاو و شتی خستوونەتە بەردەستان لەبەری کە دیفاع لەو میلەتە بکەن. ئیستاکێنە وەکو ژن هەڵیەن بۆ چۆ ڕاکەن، ئەگەر پیاو نەبوون نهاتنایە لەو ژنەکانە دانیشتنایە. هەیلەوە مناڵێک هەڵەسێ قساکە ئەسەدەدین شێرکۆوتی تی وەڵاهی ڕاستەکە، سەلاحەدین تی وەڵاهی ڕاستەکە، تی وەڵاهی بۆ حاڵەوە بشنەوە بۆ لای نورەدین زەنکی، تی وەڵاهی هەرچی شتانە هەرچی نەجمە و داڵە لێتانە سەنێتەوە. ئێوە پێشمەرگەن هاتوون دیفاعکەن، ساکەنە لەم کاتەکە تەنگانەیە خۆتانە شارنەوە. ئەخر معقولە 2000 کە بچێ بەگشت 2 جێیشە تیان شەڕەکەین. خوا شیواتان بینیوە. عولەمانە فەرموون ئەعجەب حەرب لەسەر ئەرزە ئامە بوو. ئەسەدەدین مامی سەلاحەدین وتی سەلاحەدین کە ئەمانە هێرشەکەن لە قەلبەیەن لە جەرگەی سوپاکەیەن بۆی کە من بکوژن یا من بشکێنن، منیش کوژرام کۆتایی بە هەموو شتێکیەت. وتی تۆ هەرچی قووەتە بیبەرە قەلبەوە، بیبەرە جەرگەی شەڕەکەەوە، هەرچی قورسایی بیبەرە ئەوە. وتی ئەی تۆ، وتی من لەگەڵ کۆمەڵی سوار چاکە ئەچم جیابمەوە ئەبمە دەسە ڕاست. خۆی خستە دەسە ڕاستەوە، سەلاحەدینی خستە دەسە ناوەڕاستەوە، مەجموعەیەک شە دەست چەپەوە. هێرش هات بۆ سەلاحەدین لە ناو جەرگەیە، وتیان ئەسەدەدین شێرکۆ لە جەرگەیە هێرشکەن با ئەمە بشکێت تەواو، باڵەکان هیچ نین. سەلاحەدین بە تاکتیکێک کە ئەوان هێرشیان کرد گەڕایەوە، پاشەکشەی کرد پاشەکشەی کرد، دوایان کەوتن کە ئەمان دوایان کەوتن ئەسەدەدین شێرکۆ لە پشتەوە هاوبوویان. کە ئەوان بینیان ئەمە 2 جێیشە، ئەمە 1 جێیش نییە، لە پێشەوە جێیش هەیە و لە پشتیشەوە لێیانە درێ، کەوتنە بەینی هەردوو جێیشەکەوە شکان. عەجیب عەجیب ئەو جێیشە شکا، ئەلە ڕایان کرد لە بەردەستیان هەڵهاتن. سبحان الله، جاڵێکە شکان. سەلاحەدین لەگەڵ مامیا بەرەو ئەسکەندەریە چوون، نەبادا جێیش لێەوە داخڵ بێ، چکەوە لەسەر بەحر بوو، لەسەر و قاهیرەوە بوو. سەلاحەدینی لێ بەجێشوی تۆ محافظی ئەم شارە بە و سەرکردی ئەم شارە بە، خۆمە چوومە بۆ سەعید، خۆی گەڕایەوە بۆ نزیکی قاهیرە و سەعید. ئینجا لەویانەیە خاچپەرستەکان و شاوەر چوون تەوقی ئەسکەندەریان کرد کە سەلاحەدینی لێ بوو. فەرمێ چەند ڕۆژ خەڵکیان نەبوو بێخوا، هیچیان بەدەستەوە نەما. ئەلێ ئینجا ئەموریە داوای ئەوەی کەوتی کاکە با سوڵحکەین، دەستیان کرد بە سوڵح. سوڵحەکە چی تیا بوو؟ حەساری سەر ئەسکەندەریە لابچێ، دیلەکان بگۆڕنەوە، ئینجا هەردوو جێیشەکەش ئەم جارەش دەرچن. جێیشەکە گەڕایەوە، شاور ژێر بەژێر لەگەڵ خاچپەرستەکانە ئیتفاقی کرد تیۆمەڕۆن. وتی مسرتانەیەمێ 400,000 دیناری ئاڵتوونی مسریتان بۆ سەرفەکەم و با نوێنەریشتان لێرە بێ بۆی کە بمان پارێزێ. دەستیان بە شێرکۆ بە سەلاحەدینەوە ئەوان بڕۆن ئەمان مانەوە.